لە پێشەکەی فیلمی ئینتەرستێلەر دەکەین کە بەگشتی فیلمەکە دەربارەی گەڕان لە دەرەوەی زەوی و کورتەباسی فیزیایی و هەروەها واتایەکی جوانی ئەکادیمی و پێشنیارە ڕەتنەکراوەکان دەکەین. داهاتووی زەوی لە نێوان چەندین کارەساتی نادیار ماوەتەوە، لەوانە وشکە ساڵی و کەمی خۆراک. تەنیا یەک ڕێگا هەیە کە پاراستنی مرۆڤایەتی دڵنیا بکاتەوە، ئەویش گەشتکردن بە ناو ئەستێرەکاندا و دۆزینەوە نوێیەکانی کونە ڕەشەکان. دوور لە هەسارەی زەوی ڕێگای بە گروپی کەشتیوانی ئاسمانی دەدەن و ئەو شوێنانە بچن کە پێشتر کەس بۆی نەچووە و بۆ دۆزینەوەی هەسارەیەک کە لەوانەیە لەبار بێت بۆمانەوە و درێژەدان بە بوونی مرۆڤایەتی. جگە لەوەش چیرۆکی ژیانی کچێک باز دەکات دوور لە باوکی کەوا بۆ دۆزینەوەی هەسارەیەک گەشتی کردووە. فیلمی ئینتەرستێلەر فیلمێکی دراماتیکە و زانستی